بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لزنجيري خيرين خواهي قبره هل خيرا بتان جيني وبتان هياليتوا ودستان بركا لخير. ولم رؤيا باسي كي مالي قلبكي كرت على مالي قلب سرب صاحبي ئێمەوات یەگەیشتوین ماڵی قەڵب ئەو ماڵەیە کە پوچەڵ بۆتەوە یاخود لە دنیاە وەرناگیرێ یاخود مامەڵەی پێوە ناکرێ. بابزانین ئەو ماڵەی لای خوای گەورە قەڵبە و وەرناگیرێ ئەو ماڵە کامەیە؟ ئایا ئێمە تەنها خێرکەین ئەم خێرە شوێنی خۆی ئەگرێ؟ بە شەرتێک کۆمەڵێک قیود و کۆمەڵێک بەند و یاسا و ڕێسای خۆی نەبێ. ئایا هەموو پارەیەک شوێنی خۆی ئەگرێ؟ ئەبێ لەمە تێبگەین نەبادا ڕەنج بە خەسار بین لە ئەخیرا سفر هیچ بەدەسەوەری دەرچین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا دانیشتووە دایکە عایشە پرسیاری لێکا فەرمی یا رسول الله کە خوای گەورە ئەفەرمێت والذین یؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. دایکە عایشە فەرمێ ئەوانەی کە ئەبەخشن ئەی پێغەمبەری خوا ئەشترسن لەوەی کە لیان وەرنەگیرێ، ئەمانە ئەوانن کە دزیەکەن وەزیناکەن و مەشروب خۆرن لە خواشە ترسن. بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئەم مەفهومە بۆ دایکە عایشە ڕاست دەکاتەوە. فەرمێ لا یا بنتە ئەبی بەکر، نەخێر ئەی کچی ئەبوو بەکر. چەند لەفزێکی جوانە. یا بنتە صدیق، کچی پیاوە ڕازگۆکە. ئەمە جۆرێکە لە عیلاقی بینی ژن و پیاو کە چۆن پیاو فێ بێ وەڵامی خۆشەویست و خێزانەکەی خۆی باتەوە. ولكنه الذي يصلي ويصوم ويتصدق. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەمە کەسێکە نوێژەکات بە ڕۆژوشە بێوەکو خۆمان و چاکەشەکات وهو يخاف الله عز وجل، هێشتا لەخوا ئەترسێ کە کردەوەکی لێ وەرنەگرێ. کەواتە خۆشەویستەکەم ئەو کردەوەی کە ئیکەین ئەبێ زۆر وریابی بزانی لەکوێیە بەکارهێنیت و چۆن سەرفێکەیت، چونکە هەموو کەسێک کردەوەی چاکی لێ وەرناگیرێ. عەدی کوڕی حاتەمی تائی کە موسڵمان بوو لە پێغەمبەری خوای پرسی صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا باوکم هیچی دەستگیر بووە لەو خێرانی کردوەتی و باوکم سەخی هەمووی عەرەب بووە، ئەو هەموو خێر و چاکەی هەیە تا ئیساکەنەش ناوراوبانگی هەیە خەڵکە لێ بەقەدەر حاتەمی تەی پیاوێکی بەخشندەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەک دێرجواب بێداتەوە کە ئیتر ئەمە بۆ خۆی لە سەمیمایە فەرمێ ئین ئەباکە ئەرادە ئەمڕەن فەئەدرەکە، باوکت کارێکی بۆ خەڵکی کرد پاداشەکەی وەرگرت، واتە کارێ بۆ خوا نەبووە وەری ناگرێ. دایکە عایشە دیسان پرسیار لە پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم فەرمێ ئەی پێغەمبەری خوا دیارە ئیبن جەدعان خزمێکی عایشە بۆ ڕەضی الله عنها ئەفەرمێ ئەم پیاوە چاکە و سەدەقە و سیلەی ڕەحمی زۆر بوو بۆ کەس و کارەکەی. ئایا ئەم پیاوە ئەچێتە باشتەوە چاکەکەی لێ وەرەگیرێ؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ نەخێر إنه لم يقل يوما رب اغفر لي خطيئتي يوم الدين. ڕۆژێ لە ڕۆژان بەدەمیانە هەڵ بڵێ خوای لێم خۆش بە. کەواتە خۆشەویستەکەم هەموو کردەوەیەکی چاک بابگاتەکەش کەڵانی فەلەک، بەڵام ئاسمانی بەجێ نەهێشت و نەگەیشتە عەرش لای خوای گەورە قبوڵ نییە. خوای گەورە کردەوەیەک وەرەگرێ کە ئیلا ما کانە طەیبە، هەر کاتێک خوای گەورە کردەوەیەکی وەرگرت ئەبێ طەیب بێ، ئەبێ لە ڕزقێکی حەڵاڵ بێ. ئەگەر حەڵاڵ نەبێ خوای گەورە وەری ناگرێ. وەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كافرمي من تصدق بعدل تمرة من كسب طيب، هر كسيك بقددن كخرمايك چەند ئاسانە لە مزگەوتێکاین لە گیرفان تاڵی توخوا براتۆ ڕۆژۆرکەی پێ بشکێنە. فەرمێ هەر کەسێ چاکەی کرد بە یەک دەنکە خورما. ولا يقبل الله إلا الطيب، خوای گەورە غەیری چاکە نەبێ قوبوڵی ناکە. پارەی حرام قوبوڵ ناکە،
پاری خراپە قبول ناکە، پاری غەش قبول ناکە، پاری بەرتیل قبول ناکە، پاری ڕزقی بەرتیل قبول ناکە. ئێمەشکی خۆمانی بەنینە دەرەوە. خوای گەورە فەرمێ يتقبلها بيمينه، خوای گەورە بەڕاست وەرێگرێ، ثم يربيها لصاحبه كما يربي أحدكم فلوه. ئەفەرمێ دوایی بۆی پێ ئەگەیەنێ ئەو دەنکە خورمایە گەشە و نەشونمای پێەکا بۆی گەوراکە وەکو چۆن یەکێکتان جوانوەکەی خۆی کە بچکەی ئەسپەکەیەتی گەورەیەکا و پێگەێنێ هەتا بەقەدەر شێوێکی لێکە لە قیامەتا کاچێتە بەردەسی خوای گەورە فەرمێ ئەوە هی تۆیە، ئەوە خەیری تۆیە، ئەوە چاکەی تۆیە. فێمی خوای گەورە من ئەوم قەت نەکردو بەخێر، پێم بیری دەنکە خورماکەت هەیە، ئەو من لێرە بۆم گەورە کردویت و بۆم پەروەردە کردووی هەتا وەکو ئەمەی لێ دەرچووە، هەتا وەکو بەقەدەر شێوێکی لێیە، حتى تكون مثل الجبل. ئەمەیەکە خوای گەورە کردەوەیەکی قبول کرد ئاوا قبولێکە، بەڵام ئەگەر کردەوەکە حرام بوو لە بنەماوە ئەسڵی پارەکە لە خراپەوە هاتبوو. جارێکیان پیاوێک هاو بەلای یەکێک لە عالمەکان وتی من پارەیەکە دزم دوایی کەم بەخێر، تینجا باشە بە چییە ماکەی؟ وتی وەڵام مامۆستا خۆی چاکەیەک بەدەنیە وتی با ئێوتی دزیەکەم پێ دەکەن بەسەر نووسراکردم بەخێر دا یعنی نۆ ناقسەن دە ناقسەن یەک نۆم بۆ مایە یەکی باش منیە وتی کوڕم تۆ کە دزیەکە و کردووە ئەو پارەی باتیلە لە ئەسڵی دزیەوە هاتووە، خوای گەورە وەری ناگرێت تا دەو بۆ بنووسێ، ئەگەر قەول بێ دەبێ زۆر لە دە زیاتر تەیاتێ، لەبەرەوە تۆ هەر تاوانی یەکەکە و بەسەرمێنێتەوە کە دزیەکەتە، چکە خوای گەورە قبوڵی ناکە، ئەسڵی پارەکە بناغی نییە بنەمای نییە، ئەگەر هەشی بێ لە حرابەوە هاتووە لەبەرەوە خوای گەورە بە هیچ شێوەیە بۆیە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون، فەرمێ ناگەنە دەرەجەی بەر حتا ئەوەی کە خۆشتانەوێ نەیبەخشن. بۆیە عەبدوڵای کوڕی عومەر هەر کاتێک ماڵێ بەلایەوە زۆر خۆش بووە زۆر خۆشەویست بووە لە پێناوی خوای گەورەی ئایبەخشی. یعنی چی؟ یعنی تۆ سیرەکەی بەلاتەوە چی؟ سیارێکی ئاخر مۆدیلێ کڕیوە لەسەر کەتەلۆگ سفرە کەس پێی تێنەخستووە لە هەمی خۆشتری ویستووە عەبدوڵڵا توێتی مادەم مما تحبون ئەوم لە هەمی خۆشتر ئەویان بخوا نەک تازەکە بکرێت و کۆنەکە بەخشێ بخوا ولا تيمموا الخبيث منه تنفقون. زۆر جاجلێک لە بەراجلەکە جوانە ڕێک و پێکە بەڵام جلێکی تازە ئەکڕیت کوور دەڵێ کە تازە هاو کۆنە خەڵاتم، بەڵام ئەم جلە ئەبێت کەڵکی لەبەرکردنی هەبێ نەک بۆ فڕێداندانرابێ. لەبەرەوە ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذه إلا أن تغمضوا فيه. ئەگە بدێ بەخۆتان ناتانەوێ ئیلا مەگە چاوپۆشی لێ بکەن. بۆ یەکردەوە ئەگەر ویستت وەرگیرێ ئەبێ دەستبەری بۆ چاکەکەی بۆ پاکەکەی. تو ئەگەر بتوێ بۆ لای پاشایەک بۆ لای مەلیکێک بۆ لای کەسێکی گەورەی دەوڵەمەند بچیت هەدیە چی بۆ ئەبیت؟ کیسێک لە خۆتا ئەگریت؟ نەخێر دەسەبەی بزانی چی زۆر گران بەهایە، چی زۆر باشە، چی زۆر مارکەیە، چی دڵ نەهاتۆ تا ئیستاکەنە بۆ خۆتی بکڕی بە دیاری ئەیبێ لەگەڵ خۆتە. بۆ چونکە بۆ لای کەسێکی زۆر گەورە ئەچیت، ئەی ئەم بەخشینە ئەچێتە لای کەسێکی زۆر گەورە، بۆیە ئەبێ قەڵم نەبێ ئەبێ قبوڵ بێ. ئەها واضرب لهم مثل ابن آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر. خوای گەورە فەرمێ نمونەی دوو کوڕەی ئادەمیان بۆ بێنەوە، هەردووکیان خێریان کرد بەڵام یەکیان لێی وەرگیرا یەکێکیشیان لێی وەرنەگیرا. قال لأقتلنك ئەتکوژم بۆ خوا لە توی وەرەگرێ لە منی وەرناگرێ. قال إنما يتقبل الله من المتقين. خوای گەورە تەنها لە دڵێکی پاک و ئیمانداری وەرەگرێ، هەموو کردەوەیەکی قبوڵ نییە. بۆیە جارێکە عەبدوڵای کوڕی مەسعود کوڕەکەی پێوە دوتی تقبل الله منك يا أبي. خوای گەورە لێ قبوڵکە ئەی باوە ئەو دوورکات نوێژە فەرمی ئەگە بزانم خوای گەورە دوورکات نوێژی لێ قبوڵ کردم بەقەدەر هەموو دنیا پێم خۆشە بێ، چکە خوا ئەفەرمێ إنما يتقبل الله من المتقين. کەواتە متقین بۆیە خوای گەورە کردەوەکی لێ وەرگرتووە. بۆیە ئەگاتان لەوە بێ کە کردەوە ئەکەن ئەبێ ئەم دڵە حزوری هەبێ. ئەم دڵە حزوری نەبوو حەزەکا بە ملیۆنەها بەخشیت. بەرەوە مامەڵەی خۆت دەگەڵ خوای گەورەیە ئەمە ڕێکەرەوە ئەمە پێشەوەی کە دەسە ڕێکەیتەوە، پێشەوەی کە دەسە بەری بۆ گیرفانت ئەبێ جارێ ئەمە ڕێکەیتەوە. چۆن بتوانین ئەمە بکەین؟ ئەها ويسألونك ماذا ينفقون. خوای گەورە فەرمێت ئەی محەممەد پرسیارە لێ ئەکەن چی ئەبەخشن؟ خوای گەورە فەرمێ قل العفو. یعنی چی؟ یعنی ئەبێ پارەیەک بێ
کە عەفوو یعنی چی عەفوو؟ یعنی ئەبێ لە دڵی دەرچێ، نابێ پارەیە بێت دڵە پێوەی پابەست بێ. دوای خەفەت باشە من چیم کرد؟ پارەیەم بۆ بەخشی. سەحابە هاتۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەموو ماڵەکەی هێنا و تێی پێغەمبەری خوا، ئەو نە ئاڵتونمەیە هەمووی کە بەخێر. فەرمی چی بەجێهێشتۆ؟ فەرمی هیچ. فەرمی ئەثولث، بڕۆ پارەکە و بەرەوە یەک لە سەرسەی بێنە بۆ خێر. ێ باشە خۆ لە ئەبوبەکری قبوڵ کرد هەموو پارەکەی، بەس بۆ لەمی قبوڵ ناکە، چونکە ئەزانێ ئەمە عەفوەکە لە دڵیان نییە، لە ماڵ و مناڵەکەی زیاد نییە کە ماڵ و مناڵەکەی هاواریان لێ ئێستامیش هاواری لێ ڕسێ یێتەوە لای پێغەمبەری خوا دیسان داوایە کاتەوە. بۆیە ئەم دڵە ئەبێ سەلیم بێ و ئەم عەفوەش ئەبێ لە جێی خۆیان بێ. بۆیە عولەمان لە تەفسیری عەفوا فەرمێن چی؟ ئەفەرمێن ئەوەی کە لە ماڵ و مناڵ زیاد بێ. لەو تارێکا باسمان کرد وانە تا ماڵ بێوێ مزگە و حرام. بەڵێ لە بابەتێکی ترە ئەبێ ئیسرافی تیانە بێ عەفوە، ئەبێ لە کەم کەم و لە زۆر زۆر بێ، ئەبێ لە ظەهری غینایە بێ، یعنی بە دەوڵەمەنی بیکەیت، پارەکە پێتەوە دیار نەبێ کە زۆرە بەخشی. و ئەم عەفوە بریتیە لەو پارەی کە لە غەیری فەرز لەسەر نووسراوە. عەفو هەموو ئەمانە ئەگرێتەوە. وەیەسئەلونەکە ماذا ينفقون قل العفو. بۆیە خۆشەویستەکەم هەر کاتێک پارەمان بەخشی ئەبێت کۆمەڵێ قیود و پێودانگی هەیە حسابی بۆ بکرێ، وەگەرنا ئەو پارەیە ماڵی قەڵبە و ئەدرێتەوە بەسەر خاوەنەکەیە. دیقەت بن سوبحان الله کابرایەک خێرێکی زۆر سەقەتەکە ئەڵێ وەڵڵاهی بەداخەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی خێرێکە کا فەرمێ کابرایەک فەرمی ئەمشەو خێرێکەکەم یا ئەڵڵا خێر بە خەبەر عاجلیت ئەمشەو پیاوێکی دەوڵەمەند خێرەکات، خێرەکە ئەکاتە جانتایەکە و ئەگەر ڕێ بزانێ چێ خێری پێشێ. یەکەم پیاوکە پێی ئەگا لە گەڕەکە وەرە ئەمە بۆ تۆ، یەک جانتا پارە، یەک توورەکە زێر، ئەیاتێ نازانی چێ، بەڵام ئەم لە بەرخوانیەتەکەی بۆ خوای هیچی تر. بەیانی دەنگ و باز بڵاوە بێتەوە پرەزان ئەڵێن مشەو پیاوێکی دەست خێری پێکرد، ئەڵێن پارەکەی من چوو بۆ دەست بە حساب ئەم بەدزیەوە کردوێتی و تەحقیقی نەکردو و پارەکەی بەخشی و هاتۆ ماڵەوە کەس پێی نەزانی. بەس کە دەنگۆی بازار گەرم بوو وتیان پارەیە دراوە بە دەست بەخوازانی پارەکەی بێتی ئینشەڵا بەیانی خێرێکی ترەکە سبەی شۆ چووە دەرەوە ئینشەڵا خێرکە. کورەوتی ئەم جارە لە پیاوە تێکوتم بەخوام جارەیەم بژن ئافرەتێکی بینی وەڵا پارەکی یایە دەستی ئافرەتێک و بەیانی خەڵک خەبەریان بۆوە بەپەلە تیانزان ئەم شەو خێر بە لەش فرۆشە کراوە. ئافرەتێکی سوزانی چۆ بۆ ئیشی خۆی لە بازار و لە نادیەکانە وەڵا ڕێک پیاوێک چووە یەک سەفتە پاری کردە دەستیەوە تی خوا شکر بۆ تۆ بۆ ئەمەش تی سبەی شەو ئینشاڵڵا سبەی شەو بەبێ خێرێ بکە شوێن بگرێ. پیاوێکی بینی خێرەکەی دایە و هاتە دواوە کۆرە وتیان کارەسات ئەم شەو خێر کراوە بە پیاوێکی دەوڵەمەند خۆی ملیۆنێرە چون خێریان پێ کردووە. ئیننا زۆر جارە هاتووشی ئەما بین هەڵین بەخوا خۆ نەمزانی وایە کەچی پارەم وایە. جا خەڵکێکەیە کە پارەکەی پێیە ئەیە بیکا بەخێر نازانە چی لێ بکات لەو جادەیە تەخشان و پەخشانێکە هەر کەسێکی پێ بگا پارەیاتێ. بەڵام خوای گەورە دڵی ئەم پیاوەی دایەوە کە بەدڵێکی پاک خێری کردە بوو فەرمی چاکەکەت لەسەر دزەکە ئینشەڵا وازی لە دزیەکەی هێناوە بەهۆی پارەکەی تۆوە تۆبەی کردو و گەڕاوەتەوە. پارەکەت کە داوتە بە لەش فرۆشەکە ئەویش الحەمدولله هەر تۆبەی کردو چکە لەبەر بێپارەیی و لەبەر فەقیری کاری سوزانیە کرد ئەویش واسی هێناوە. دەوڵەمەنەکەش بەڵکو حیا بیگرێ بەهۆی تۆوە. ئێستا الحەمدولله ئەوەی تۆ پێداوە خۆی چەند قاتی ئەوە ئابەخشێ کەواتە هانیەتەکە چەند دەورە بینێ لەم بابەتەیە. بۆیە ئەگەر نیەتەکانمان حازر بوو هەوڵ بین بزانین ئەم پارەی لە چوار زۆرترین جێمان بۆ ئەگرێ چکە خەڵکێک ئەو پارەی هەروە بە هەدەر پەیان نەکردووە هەروە تەخشان و پەخشانی کە ئەبێ بزانێ لە شوێنێکا بیچێنێ کە سەبع سەنابیلەکەی بۆ بێتە بەرهەم. ئەجینا ئەگەر بەرێک لە شوێنێکی وشکەڵانە بچێنیت هیچی لێ سەوز نابێ. بۆیە ضرورە بە دوای چەند بە دوای پارەی حەڵاڵ ئاگەڕین دوو ئەو نەش بە دوای ئەوەیە بگەڕین کە ئەم پارەیە چۆن و لەکوێیە بەکارێ هێنینەوە و چۆن شوێنی پێ ئەگرین و چۆن کەلێنی پێدا ئاپۆشین.
بەڵێ دواتر کە بەخشیمان خۆشەویستەکەم ئەبێت بیرمان لای ئەوە بێ کە من و ئەدای بەدواوە نەبێ، منت نەکەین بەسەر خەڵکە. ئەو پاری منە، ئەو ماڵی منە، تۆ بە ماڵی من جۆ لێ ڕوە، ماڵ و مناڵە هەمووی لەسەر منە ژیان، من معاشە نەیەمە لە برسا ئەمریت. بە سینەکەی من نەبێ هەموو ئێوارەیەک ماڵ و مناڵە بێ شێو سەرەنێنەوە. چیم بۆ نەکردی هەی بێسفەت لە دنیاە. ئازۆجار سبحان الله دڵی خەڵک. ڕەمەزانی پێشوو نەمایتێ؟ دیسانم ساڵی چەند دووریتەوە؟ ناکرێ. جارێک یەک جار مناڵەکە نەخۆش بوو پارەم مایتێ، دیسان مناڵێکی تریشە نەخۆشە، ئەو بە من ناکرێ کاکە بچوو بەلای کەسێکی تر. کەسێ نییە کارە نییە خزمە لا إله إلا الله لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. بەس ئەمە ڕووی خەڵک مشکێنن، ئەو نەمەیدەنەوە بە چاویانە بۆ چکە زۆر ناخۆش. باوەڕم پێ بکە مردنەکە خۆشترە لەوەی کە ئاوا بیتیتەوە بە چاویان. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى. قسەیەکی چاکە بکردایە شڵا خێرەکەم نەکردایە. ئەم پارەیە جێی نەگرت، بەس قسە چاکەکە جێ ئەگرێ. زۆر هە بە قسەیەکی خۆش، خوای گەورە شفای مناڵەکەەوە بە باشە بێ ئینشاءالله، خوای گەورە دەستی پێمانەوە بێ، ئەوەی ئێمەش پێمان بکرێت درێغی ناکەین بە خۆمان و بە کۆمەڵی خەڵکی تر، کورە پیتاکی بۆکەین، کورە سوالی بۆکەین، دوعای خێرتان بۆکەین. کابرا لە جێتیوی کە بشکێت یان لە بەرەوەی کە بڕوخێت هەڵێ سێنیتەوە و حاوەلاکەیت شەحنەیەکی بیتێ، هیچ نەبێت دڵی بەخسەکانی تۆ خۆشە بێ. واللهی جاگرد نمازاکە بەخوا ئێستا ومە پارەم پێنیە، پارەم هەڵ نەگرتووە، بەخوا ئەم ساڵ زەکاتم نەبوو، زۆر داوای لێ بردم، ئەم ساڵ زەکاتەکەم تاو ساڵێکی تر وعد بێ ئینشاءالله، پێش وەخت ئاگادارم کەرەوە وعد بێ لە بێرێ نەکەم. بەس بەخوا ئەم ساڵ تۆ زێدەنگی دەستم تەنگە، تۆ دوعام بۆ بکە، بەڵکو خوای گەورە کارمان بۆ ئاسانکە. ئەژا بەخوا لە زوڵفەکە تێگەم، ئەزانم فەقیری چەند ناخۆشە، ئێستا خۆم برسیم ئاگام لە حاڵی برسی هەیە، نەڵی تێر ئاگای لە برسی نییە. بۆیە خۆشەویستەکەم ئەم کەلیمەیە فبكلمة طيبة. پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرمي ما منكم إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان. لقيامتها هیچ کەسێکتان نییە إلا ببێت ترجمان خوای گەورە قسەی لەگەڵاکە. فينظر الأيمن منه فلا يرى إلا ما قدم وينظر الأشأم منه فلا يرى إلا ما قدم وينظر بين يديه فلا يرى إلا النار. سير راستيكا كدو چاکە كان و خێرەکانی خۆیە بینێ، سيري چەپێکا كدو خراپەکانی خۆیە بینێ، سيري بەردەمێکا فلا يرى إلا النار فاتقوا النار ولو بشق تمرة. خۆتان لەو ئاگرە پارێزن کە ئێستا لە بەردەستانایە، ئەگەر بەتەنکە خۆرمایەکیش بێ فمن لم يجد فبكلمة طيبة. بەقسەیەکی خۆش، بەقسەیەکی جوان خەڵکەکە بەڕێکن. بۆیە ئەم کەلیمەیە زۆر جار دڵی فەقیرێکی پێدا مەزرێ و دڵی پێی خۆشە بێ، بڵێ کە ئاو بڵق ئەکا و قود ئەبێتەوە، زۆری پێ ناچێ ئەنیشێتەوە. یعنی تۆش تا سەر هەر دەوڵەمەند نابیت، پێشتریش هەروە دەوڵەمەند نەبیت. خوای گەورە ئەمڕۆ پێیاوی. بۆیە بەچی نمونی پێێنەوە کوردەواری؟ بە بڵقی ئاو، ئەڵێ کە ئاو بڵق ئەیا و قود ئەبێتەوە، زۆری پێ ناچێ ئەنیشێتەوە. ئەو بڵقە ئەڵێ دەوڵەمەند وایە کە لەی بایەکی خەڕۆی تایە. چۆن بڵق خەوای تایە؟ هەروایە. ئەو بڵقە ئەڵێ دەوڵەمەند وایە کە لەی بایەکی خەڕۆی تایە، نازانێ دنیاش وا بێ بایەخە، ئەوەی بمێنێ داڵدە و دایەخە. چاکە ڕۆژێ دێ کە دێتەوە ڕێت، بەخشندە نەبی چێ ئەزانێ چێیت. زمانی چاکیش جێی پارە ئەگرێ، زمانی چاکیش جێی پارە ئەگرێ، زۆر جار هەژاری پێدا ئەمەزرێ. سلام علیکم ورحمة الله وبركاته.